من سەمیرە ئەحمەد خوشکی شەهید سارا لە 11ی شەشی 2022 شەهید بوو لە 21ی حوتی 2022 تەرمەکەی گەیشتەوە سلێمانی بەمە ڕاستیمێکی شایستە بە خاکمان سپارد. شەهید سارا هەر لە منداڵیەوە کە ئیتر یعنی چۆن ئەڵێ هەستی بە لە تەمەنێکی تقریبەن 13-14 ساڵ یعنی هەمیشە ئارەزووی ئەوەی کردووە کە کەس لە دوا ڕۆژە کەسێک بێ کە یعنی بتوانێت کەسێک بێ کە بەرگری بکات لە نەتەوەکەی و خاک و نیشتیمانەکەی هەر خۆشەویستی نەتەوە خاک و نیشتیمانیشی وای لێ کرد کە ئەو ڕێبازە بگرێتە بەر ئەو ڕێبازە پیرۆزە کەسێک بووە ها چۆنەڵی کەسێکی دایم هین دیار بوو لەو تەمەنە مناڵە کەسێکی دایم جەری بوو ناڵم دایم خۆزگە و ئاواتی ئەوە بوو کە ئەم کچە پێگەشت و گەورە بوو یعنی ئەو ژیانی کە ماوێتی بیکاتە بەخت لە پێناو خاک و نیشتیمانەکەی یعنی هەر لە مناڵی ئەوە لە مێشکی بوو. شەهید سارا کەسێکی کۆمەڵایەتی بوو کەسێکی عەجوول بوو کەسێک بوو حەزی زۆر بە تێکەڵی هەبوو حەزیە کرد لە هەموو یعنی هەموو شتێک بزانێت شتی باش یعنی کەسێک بوو زۆرمان خۆشەویست لەبەرەوەی زۆر کۆمەڵایەتی بوو زۆر تێکەڵ ئەبوو کەسێکی ڕووخۆش بوو کراوە بوو زۆر لەناو هاوڕێکانیە مامۆستاکانی یعنی تەلەبەیەکی زۆر مەحبوب بوو زۆر خۆشەویست بوو ڕێزێکی زۆریان لێ ئەگرت خەون و خەیاڵەکانی ئەوە بوو یعنی وەکو خۆزگە یعنی دایم خۆزگەی ئەوە بوو ئەیوت ئەو تەمەنەی کە ماومە حەز ئەەکەم بیکەمە قوربانی لە پێناو کۆمەڵگە و خاک و نیشتیمانەکەمە یعنی ئەوە خۆزگەی بوو یعنی خۆزگەکەشی بەدی هات کەسێکی گۆشەگیر نەبوو کەسێکی ترسنۆک نەبوو ئیتر لەبەرەوە یعنی خۆمان بنەماڵی خۆمان زۆر بە هەموو کەسوکاری دایکیشمەوە زۆر معجیب بووین پێی بە کەسایەتی سارا زانیم چەند شانازیم پێوە ئەکرد سوتفە جاریوا بوو من لە خۆم لە دەوام بووم کەناڵەکانیم زۆر یعنی ئەو کەناڵانم ئەگرت سوتفە جاریوا بوو ئەم بینی بانگی هەموو کارمەندەکانمە کرد ئەموو وەرن ئەوە خوشکەکەمە یعنی بەڕادەیەک شانازیم پێوە ئەکرد کۆم ئەکردن وەرن ئەوە خوشکەکەمە ئەو خوشکەکەی منە ئەوەیە زۆر سەربەرزم پێی یعنی کە من کە پۆستیشم کردووە زۆربەی برادەران وتیانە سەمیرە خان ئەوە کێیە وتومە ئەوە خوشکەکەمە بەو پلەیە شەهید بووە ئەوە بۆ یعنی تەسەور ناکەی چەند وتویانە ئێوە هەر نابێ ناڕەحەت بن لەبەرەوەی تۆ کەسێکی ئاواتان لەدەستداوە شەهید بۆ خاک و نیشتیمانەکەی یعنی ئێوە زۆر سەربەرزن ئەبێ گەورەترین شانازی پێوە بکەن بیرفال وایشە گەورەترین شانازی بە شەهید ساراوە ئەەکەین ئێمە زۆر سەربەرزین پێی وەکو بنەماڵەی و وەکو باشووری کوردستانیش ئەبێ باشووری کوردستان و هەر چوار پارچەی کوردستانیش شانازی بە شەهید سارا ئەوانەی وەکو شەهید سارا من ئەڵم ئەوەی شەهید سارا کردی بەڕاستی جێگەی سەربەرزی و شانازیە یعنی ئێمە ئەبێ لە شەهید ساراوە فێر ببین کە چی بکەین کە چۆن بەرگری بکەین لە خاک و کۆمەڵگە وڵاتەکەمان کە بەو تەمەنەکەمەوە یعنی هەستی بەو بەرپرسیارێک گەورەیە کرد من زۆر شانازی پێوەکەم و سەربەرزم پێی پەیامم ئەوەیە هەر بۆ حیزبە سیاسیەکان و هەر بۆ کۆمەڵگەی خۆشمان کە هەموو یعنی بۆ ژنانیش بە تایبەتی کە هیچیان کەمتر نییە لە پیاوان ئەتوانن چاو لە شەهید سارا بکەن ئەوانی وەکو شەهید سارا کە ئەو خەباتە پیرۆزیان گرتوۆتە بەر بەبێ هیچ بەرژەوەندیەک تەنها ئامانجیان ئەوەیە کە خاک و وڵاتەکەیان بپارێزن لە دارگیرکەر و دوژمنان بێ بە هەمویانەوە هاوکاری یەکتر بن هەوڵ بن بە هەمویان کە بەرامبەر داگیرکەر و دوژمن بوەستنەوە تا خاکەکەمان داگیر و وێران نەکرێت هیوام سەرکەوتنیانە ئیشەڵڵا خوای گەورە سەرکەوتنی سەریان ئەخا بەسەر داگیرکەران و دوژمنانە خوای گەورە ئەیان پارێزێت و زۆریشم خۆشەوێن لەبەرەوە ئەوانیش ئەو ڕێبازەی شەهید ساریان گرتوۆتە بەر هیوای سەرکەوتنیان بۆ ئەخوازم من وەکو خۆم وەک خوشکی شەهید سارا ئەو پەیامانەی کە وەگەیاندوێتی ئەو خۆزگانەی کە ئەو پێش شەهید بوونی هەیبوو وەکو خۆم ئەو ڕێگەیە بەرنادەم و بەردەوامی ژەبم خۆزگەکەی بەدی ئەهێنم وەکو خوشکی شەهید سارا هیوادارم هەموو ئافرەتێکی کوردیش هەمان ڕێگە بگرێتە بەر بۆی کە بەرگری بکە لە خاکەکەی وە لە خۆی بەرامبەر داگیرکەر و دوژمنان